باڕۆڵەکانیان ڕادستی قەدەر نەکەن، باڕۆڵەکانیان ڕادستی مەرگ نەکەن، بانەکەونە سەر شەپۆلی ناڕاستی ئەم قاچاقچیانە کە بە هەشتێکیان لە زیهنی گەنجەکاندا دروست کردووە. سپاس بۆ خوا کە توانیمان ئەمڕۆ بە ڕۆڵەکانمان شاد ببینەوە، ئەوانەی کە بە نزیکی 2 مانگ بێت کە سوکارەکانیان لە دۆخێکی خراپدا بوون، لە دۆخێکی بیرکردنەوەیەکی پڕ ئالۆزی دابوون لە چاوەڕوانی ڕۆڵەکانیان بوون. ئەمڕۆ توانرا ئەوانە بگەڕێنەوە. مە لێرەوە من دەمەوێت سوپاس وتایشی فەرمانگەی پەیوەندیەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بکەین و سوپاسی وەزارەتی ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستان بکەین لە ساتە وەختی دەستگیرکردنیانەوە. ئێمە لە سەرخەت بووینەوە، بەڵێنیان داوەکە بتوانن هەرچی بۆیان بکرێ بیکەن. ئەوە بۆ ئەمڕۆ ئەم چل ئازی زەمان ئەم چ ڕۆڵەمان بە نیشتیمان شاد بوونەوە کە دەکرێت بڵێن بەڕێژەی لە 180 خەڵکی دەڤەری ڕاپەڕین بوونە ئەو گیراوانە و لە ناو گیراوەکانیشدا پێشووتر 41 کەس بوون، یەکێکیان گیانی لەدەستدا. لە هەوڵی ئەوەداین لەم هەفتەیەدا لە ڕێگەی فەرمانگەی پەیوەندیەکانی حکوومەتی هەرێمی کوردستانەوە ئەم جەنازەیەش بگێڕینەوە بۆ هەرێمی کوردستان، چونکە بەڕاستی بەدەر لە ڕێکارە یاسایەکان تێچووی زیاتری دەوێت بۆ گێڕانەوە هەر جەنازەیەک. ئێمە لە وڵاتانی عەربی و لە وڵاتانی ئەوروپا لە سەروی 5 بۆ 6,000 یۆرۆی دەوێت. ئەوەش کولفەیەشی زۆرە، دەبێت حکوومەت بێتە سەرخەت، فەرمانگەی پەیوەندیەکان بێتە سەرخەت بۆ گێڕانەوەی ئەم جەنازەیە. زۆر باشە کاگەوە بە کژمارەی هەموو کۆچبەرەکان چەندەوە چەندیان گەڕاونەتەوە و ئەمڕۆ چەند کەس بوون جگە لەوانەیە کە ئەمڕۆ دەگەڕێنەوە ئەم چل کەسە. دیارە بەر لەم چل کەسە پێشووتر لە سەرەتایی ئەم ساڵەوە تاوەکو ئێستا 279 زیندانی لە وڵاتی لیبیاوە گەڕاندراوەتەوە بۆ هەرێمی کوردستان، بە نزیکی 80 کەسیش لە وڵاتی تونس گەڕاندراوەتەوە. ئەم ڕۆژەم چل کەسە گەڕاوەتەوە، بەڵام ئەوە دوا وەجبە نەبووە و ئێستا زیندانی ترمان هەیە ڕێکارە یاسایەکانی پاسپۆرت و ئەوانیان بۆ تاو نەکراوە کە بگەڕێنەوە بۆ هەرێمی کوردستان. ئومێد دەکەین لەم هەفتەیەدا ئەوانش جارێکتر حکوومەتی هەرێمی کوردستان و فەرمانگەی پەیوەندیەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بێتە سەرخەت بۆ گێڕانەوەی ئەم زیندانیانە. ئەو لەو کۆچبەرانەدا گیان لە دەستدانی تێدا بوو؟ بەڵە بێگومان بەداخەوە گەنجێکی 21 ساڵ بە ناوی کاکە هۆگرەوە کە خەڵکی حاجیاوایە سەر بە ئیدارەی ڕاپەڕینە گیانی لەدەستدا. وەزعی ئەو زیندانانە چۆن بوو لەوێ؟ لە دۆخێکی خراپدا بوونە، برسیکردن، چاوەڕوانیەکی زۆر و شوێنێکی خراپ بۆمانەوەیان. زۆر باشە. داواکاریتان چیەوە خۆتان؟ ئێمەوە کۆمەڵی پەنابەرەگەڕاوەکانی ئەوروپا لە سەراسەری هەرێم داواکاریمان لە حکوومەتەوەیە هەوڵ بدا بە جدی هەنگاو بنێت بۆ کەمکردنەوەی ئەم کۆچە بەلێشاوی کە بۆتە دیاردا گەنجان ڕێدەکەن بەم ڕێگا پڕمەترسیدارەوە ئەم ڕێگا قەدەر و مەرگەدا و داوا لە خانەوادەی سەرجەماوانە دەکەم کە ڕۆڵەکانیان دەنێرن، با ڕۆڵەکانیان ڕادستی قەدەر نەکەن، با ڕۆڵەکانیان ڕادستی مەرگ نەکەن، با نەکەونە سەر شەپۆلی ناڕاستی ئەم قاچاقچیانە کە بە هەشتێکیان لە زیهنی گەنجەکاندا دروست کردووە، دوجار لە مەرگەزاتدا ئەوان کە گەیشتن بێ دەزانن چ دۆزەخێکی شاراوەیە. زۆر باشە. گوتان پرسیارمەوە هیچ کەس کۆچبەرێکی تر لە وڵاتی لیبیا ماون کە بگەڕێنرێن؟ بەڵە بێگومان زیندانی ترمانی هەردوو دانیان ئێستا دەبووە لەگەڵ ئەم مۆجبەیە بێنەوە، بەڵام ڕێکارە یاسایەکانیان قانونەکانیان تەواو نەبووە. ژمارەشمانەوە وەکو دقیق ژمارەکە دیاری کراونیە، بەڵام هەم لە بنکە پۆلیسیەکان ماون، هەم لە ناو سنتەر دیپۆرتی قونسوڵخانەی عێراق ماونەتەوە.